زیاتر لە 6 ملیۆن پەنابەر ئاوارە بووینە لە جیهاندا. 11 ملیۆنیان پەنابەر و ئاوارەی سوورین کە بەهۆی جەنگی ناوخۆی سووریا هەڵاتون. لە واشنگتن خەڵکێکی زۆر گرتبوونەوەیان ڕێخستە بوو بە مەبەستی زانیاریدان لە باری قەیرانی پەنابەرانی سووری. زۆرێک لە خۆبەخشەکانی پێش و بەشداریان کردبووە بۆ پشتیوانی لە دۆزی سووریەکان. خەڵقی لەوێ نین لەبەر ئەوەی دەیانەوێت لەوێ بن، بەڵکو لە شەڕ و تەقینەوەکان و مردن هەڵاتون. نابێت وەک بەدکار تەماشا بکرێن کە دێنە ئەمریکا. تەنها دەیانەوێت ناڵەکانیان بپارێزن و داڵدەیەکی ئارام بدۆزنەوە. پێویستە ئێمەش پێشوازیان لێ بکەین. هێلەکی دەربازبوون لە خنکان بیرۆکی ئەم گرتبوونەوە بوو. ئەوەی کە زۆربەی پەنابەرە سووریەکان بەکاریان هێناوە بۆ پەڕینەوە بە دەریادا، کە زۆربەی جاران دەکەونە ناو ئاوەکە و هەندێکیان دەخنچێن. هونەرمەند جۆرج جەلالی هونەری خۆی پێشکەش کرد کە باسی ئەم ئەزموونە دەکات. بۆ من تاکەتی مەلا نیشانی هیوا و پەرۆشیە. پەنابەرەکان بە هیوای گەشتن بە وڵاتێکی نوێن بەو ئومێدەن بگەنە شوێنێک شەڕی تێدا نەبێت، شوێنێک کە بەهۆی ێرشی ئاسمانی یا بەدەست تێروریستان نەکوژرێن. ئەوان چ چارەی تریان نییە، تۆ مناڵەکانت ناخەیە ناو بەلەم ئەگەر ناچار نەبێت. لە نێو هونەرمەندەکان باندی ناسراوی عێراقی UTN1 کە خۆیان 6 ساڵ پێشی ئێستا وەک پەنابەر هاتن بۆ ئەمریکا، کە ئەمڕۆ بە پێویستی دەزانن چیرۆکی خۆیان ڕاگەینن و هەروەها هانی خەڵکان بدەن یارمەتی پەنابەران بدەن. ئێمە دەبێت هەموو ڕۆژێک بە سیاسەتکاران بڵێنکەوە پەنابەر بەلای ئەمریکاوە گرنگە، چونکە ئەمریکا بە کۆچبەران و پەنابەران بنیادنراوە و کاتی ئەوە نییە ڕێگا لە پەنابەران بگرین. ئێمە ئەمڕۆ هەڵدەستین بە ئەنجامدانی چالاکیەکی سادە و ساکارانە. گۆرانەکانمان بە خەڵکەکە دەڵێن لە تاریکترین شەودا هەمیشە ڕووناکیەک هەیە، ئەمە بێ لەوەی چیشتی ئەرێنیمان ماوەتەوە. وابزانم هەر لێرە بێت و لەسەر شانوەکە وەکو گروپی گۆرانی بڵێت نمونەیەکە چۆن ئەو پەنابەرانەی هاتوونەتە ئەمریکا و توانیوانە لەم وڵاتەدا سەرکەوتوو بن و بەو شێوە لە ڕێگای موزیکەوە خزمەت بە کۆمەلگا بکەن و هیوادارم ئەمە وینەیەکی باشی پەنابەران بە هاوڵاتیان پێشان بدات. هەروهاش ڕێکخراوی ناحکومەتەکان بۆ یارمەتی پەنابەران ئامادەی گرتبوونەوەکە بوون. ئەو منداڵانە چارەسەر دەکەین کە بەهۆی بۆمبی بەرمیل لە حەلەب بووینە قوربانی. هەروەها چارەسەری ئەو ئەفراتانە دەکەین کە قوربانی گەمارەکانی ناو سووریان. من زۆر ئاوارەی سووریم دیت لە ئوردن کە زۆر جار لە شوێنی نهێشتێجێی خۆیان ڕاگوێزراون. ئەوەش کاری ئێمەیە کە چاودێری ئەو ئاوارانە بکەین. مناڵان لەگەڵ باوانیان لە ستانە جیاوازەکانی ئەمریکا هاتن بۆ ئەوەی بەشداری لەو گرتبوونەوەیە بکەن بۆ پشتیوانیکردن لە پەنابەران بە هیوای خەڵکانی زۆر و سیاسەتمەداران هاوکاری پەنابەران بکەن. سەماد زەیی، دەنجی ئەمریکا.